سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پشتیوانی پارێزەرانی دادگۆستەری لە مانگرتنی کامیۆندەران، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، گواستنەوەی ئەفشین سەعیدی بۆ زیندانی بۆکان، ناڕزایەتی بنەماڵەی قوتابیان لە بەردەم ئامۆزش و پەروەرشی یەزد، هێرشی سەرکوتگەرانی ڕژیم بۆ سەردانیشتوانی گوندی حسەینابادی جیکۆلی لە زاهیدان، هەڵپشتی سندیکای کرێکارانی شرکەت واحدی چاران لە کامیۆندەران، خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئەڵمان، ئۆتریش و سوید و کۆمەڵکوژی خەڵکی بێتاوانی غەزە لەلایەن ئیسرائیل. پشتیوانی پارێزەرانی دادگۆستەری لە مانگرتنی کامیۆندەران. کۆمەڵێک لە پارێزەرانی دادگۆستەری لە بەیاننامەیەکدا وێڕای جەختکردنەوە لەسەر مافی مانگرتن بۆ کامیۆندەران پشتیوانی خۆیان لە دادخوازیەکان یەوچینە زەحمەتکێشە دووپات کردەوە. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە مافی مانگرتن مافێکی یاسایی و ڕێگەپێدراوە و مانگرتنی کامیۆندەران پێشینێکی ڕوون لە ناڕزایەتی سنفی چینی کۆمەلگایە. ئێمە پارێزەرانی دادگۆستەری سەبارەت بە دەستبەسەرکردنی نایاسایی هەڵسوکۆتی ئەمنیەتی لەگەڵ شەلەکانی سنفی و هەروەها بڵاوکردنی ڤیدیۆی دانپێدانانی زۆرم لێ هۆشدارە دەین. ئەو کارەی ناوەندە ئەمنیەتەکان دەیکەن پێشێلکردنی مافی شارۆمەندی و بێڕێزی بە کەرامەتی ئینسانی و ژێرپێنانی بەڵێننامە نێودەوڵەتیەکانە کە کۆماری ئیسلامی واژۆی کردووە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. شەوی هەینی نوێ جۆزەردان کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی ئۆمێد مورادی بە ئەشکەنجە و لێدانی هێزەکانی هەنگی مەرزی نەوسود بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری دزاوەری سەر بە شارستانی نەوسود ئۆمێد مورادیان دەست بەسەر کردووە و پاشان بە باتۆم ئەشکەنجەوازاریان داوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، لاقێکی ئۆمێد بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. گواستنەوەی ئەفشین سەعیدی بۆ زیندانی بۆکان. بەیانی شەممادەی جۆزەردان، ئەفشین سەعیدی شارۆمەندی خەڵکی بۆکان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 3 مانگ بەندکرانی بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. شەوی سێشەممە 4 بەفرەمبەری 1403 ئەفشین سەعیدی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پاش ماوەیەک بەدانانی بارمتە ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای انقلابی بۆکان بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 مانگ زیندان مەحکوم و ڕۆژی شەممە بۆ زیندانی ئەو شارە گوازراوەتەوە. ناڕزایەتی بنەماڵەی قوتابیان لە بەردەم ئامۆزش و پەروەرشی یەست. ڕۆژی شەممە 10 جۆزەردان بنەماڵەی کۆمەڵێک لە قوتابیانی یەزد لە بەردەم ئامۆزش و پەروەرشی ئەو شارە کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ شەهریەی چەندین ملیۆنی نیشاندا. بە وتەی ناڕازیان، قوتابخانە دەوڵەتیەکان زۆر قەرەباڵغن و وێڕای وەرگرتنی پارە لە بنەماڵەی قوتابیان هیچ خزمەتگوزاریەک پێشکەش ناکەن بۆ بۆنەوە ناچاربوون منداڵەکانیان لە قوتابخانە خصوصیەکان ناونووسی بکەن. ئێستا بەڕێوەبەرانی قوتابخانەکان داوای شەهریەی 37 ملیۆنی دەکەن و هیچ یەک لە بنەماڵەکان توانایی پەرداختی ئەو بڕەپارەیان نییە. شاینی باسەکە سیاسەتی پۆڵیکردنی سیستمی پەروەردە لەلایەن کۆماری ئیسلامی بووە هۆی دوورکەوتنەوەی سەدان هەزار قوتابی لە پرۆسەی خوێندن. هێرشی سەرکوتگەرانی ڕژیم بۆ سەردانیشتوانی گوندی حسەینابادی جیکۆلی زاهیدان. بەیانی یەکشەممە 11 جۆزەردان، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شاری زاهیدان هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندی حسەینابادی جیکۆلی و جەیان خانوویان ڕووخاند. بەپێی راپۆرتی حاڵبەش، دانیشتوانی ئەو گوندە سەر بە عاشیرەتی شەهبەخشن و بەڵگەی مەحزەری تەکبەرگیان هەیە کە لە ساڵی 1336 هەچاوی وەریان گرتووە، بەڵام هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان بردووەتە سەریان و سەرەتا هەموو خێزانەکانیان لە ماڵ کردووەتە دەرەوە و پاشان 30 خانوویان ڕووخاندووە. پاڵپشتی سندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران لە کامیۆندەران. سندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران لە بەیاننامەیەکدا
بۆی ڕای شەرمەزارکردنی هەڵسوکۆتی وەحشیانەی ناونجە ئەمنیەتیەکان لەگەڵ شۆفێرانی مانگرت و پشتیوانی خۆی لە مانگرتنی کامیۆندەران ڕاگەیاند. سندیکای کرێکارانی شرکەت واحد بە جەختکردنەوە لەسەر یەکڕێزی هەموو چینە زەحمەتکێشەکانی کۆمەڵگا پشتیوانی تەواوی خۆی لە مانگرتنی سەراسەری کامیۆندەران دووپات کردەوە و ڕاگەیاند ئەو ناڕەزایەتیە نیشانەیەک لە مافخوازی و هەوڵ بۆ وەدەسێنانی کەرامەتی ئینسانیە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە ڕایان گەیاند ئێمە وەکو شۆفێرانی نێوشار باش لە کێشەی سنفی کامیۆندەران تێدەگەین و یەک داخوازیمان هەیە: حەقدەستی کەم، دۆخی سەختی کار، نەبوودی ئەمنیەتی پیشەوی و بایەخنەدانی بەرپرسانی دەوڵەت بە داخوازیە سنفیەکان نەکەر شۆفێرانی کامیۆن بەڵکو شۆفێرانی ئۆتۆبوسی نێوشاریشی وەزاڵە هاوردووە. لەسەر ئەو باوەڕەداین کە ڕەمزی گەیشتن بە مافەکانمان تەنیا و تەنیا یەکگرتوویە. لە کۆتایی ئەو بەیاننامەدا سندیکای کرێکارانی شرکەت واحد خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو دەست بەسەرکراوان و کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت بوو. پشتیوانی خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە کامیۆندەران. کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆندەران ڕاگەیاند. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە بۆ دادخوازی لە بەرامبەر هەر چەشنە ستەم و نادادپەروەریەک ئێمەی خوێندکار کە تا بە ئەمڕۆ سەنگەری بەهێزی زانکۆمان چۆڵ نەکردووە و پابەند بە ئارمانەکانی بزوستنەوەی ژن ژیان ئازادی بووین، پشتیوانی بێچوون و شرای خۆمان لە مانگرتنی بۆێرانەی کامیۆندەران دووپات دەکەینەوە. ئێستا کاتیەوەیەکە سنفەکانی دیکەش لە بەرامبەر دەسەڵاتێکە دەیان ساڵە شۆناس و ئەساڵەتی سنف و ئێتحادیەکانی بە ئامانج گرتووە بۆ یارمەتی کامیۆندەران پەیوەست بەو مانگرتنە شکۆزارە بن. ئەم مانگرتنە ئەبێ ئابووری گەندەڵی حکوومەت بە ئامانج بگرێت، ئەبێ ئەوە بزانین کە تا کۆماری ئیسلامی لە دەسەڵاتدا مابێت سرە ڕای ڕێککەوتن یان نەکەوتنی لەگەڵ ئەمریکا هیچ داهاتوویەکمان نابێت. پشکی ئێمە تەنیا هەژاری و سەرکوت دەبێت. ئێستا کە کامیۆندەران مۆمی زەنجیرەی مانگرستەکانیان داگیرساندووە، هەموو سینفەکانی دیکەش ئەبێ بەبێ جیاوازی بۆ داکۆکی لە مافەکانیان پەیوەست بەو مانگرتنە سەراسەریە بن. گیانەدەستان و برینداربوونی 11 کرێکار لە پاڵاوگەی شیراز. ڕۆژی شەممە 10 جۆزەردان بەهۆی بڵاوبوونەوەی مادەی کیمیایی لە پاڵاوگەی شیراز 2 کرێکار گیانیان لەدەستا و 9 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی یەکێک لە بەرپرسانی ئۆستانداری فارس، تەقینەوە لە یەکێک لە بەشە تازە دامەزراوەکانی پاڵاوگەی شیراز ڕوویداوە و بۆ هۆیەوە 2 کەس گیانیان لەدەستەوە و 9 کرێکار بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بانکشتی 26 شارۆمەندی بەهایی بۆ دادگای پێداچوونەوەی شیراز. پاش دەربڕینی ناڕزایەتی لەلایەن سەرۆکی دادگۆستەری ئۆستانی فارس، بڕیاری بێتاوان ناساندنی 26 شارۆمەندی بەهایی لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە هەڵوەشێنراوەتەوە و هەر 26 کەسەکەیان بۆ لەقی دووی دادگای پێداچوونەوەی شیراز بانکەش کراون. بە پێی ئێبلاغیە دادگۆستەری ئۆستانی فارس، ئەو 26 شارۆمەندە ئەبێ لە ڕۆژی سێشەممە 10 جۆزەردان خۆیان بە لەقی دووی پێداچوونەوەی دادگای شیراز بناسێنن. ناسناوی بانکەشکراوان بریتیە لە پەریسا ڕۆحیزادەگان، ئیسماعیل ڕووستا، بەهارە عەزیزپور، سەمەرە ئاشنایی، ڕامین شیروانی، ڕەزوان یەزدانی، سروژ ئێقانی سەغادی، سەعید حەسەنی، شادی سادق ئەقدەم، شەمیم ئەخلاقی، سەهبا فەرەحباش، سەهبا موسلحی، ئەحدیە عنایەتی، فەربود و فەرزاد شادمان، لالا ساڵحی، مژگان غۆڵامپور سەعدی، مەرجان غۆڵامپور، مریەم ئیسلامی، مهدی ئابادی، مەهیار سفیدی، نەبیل تەهزیب، نەسیم کاشانی نەژاد، نووشین زنهاری، وەرقا کاویانی و یەکتا فەرەندێش. پەروەندەسازی وەزارەتی ئیتلاعات بۆ ئێلاهەم موسەوی لە گۆرگان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم پەروەندەی ئەمنیەتی بۆ ئێلاهەم موسەوی، چالاکی ژینگە پارێز و ڕۆژنەماوانی خەڵکی گۆرگان ساز کردووە. ئێلاهەم موسەوی پێشتر کارزارێکی لەژێر ناوی ئاشکراکردنی فیشی حقوقی ئەنجومەنی بەرپرسانی ڕژیم بەڕێخست بوو
درێژەی ئەو کارزارە پاش سکاڵای ژمارەێک لە بەرپرسانی ڕێکخراوی سەرچاوە سروشتەکانی مازندران ڕاگیرە و ئێدارەی ئیسلاحاتی ساری پەروەندەی بۆ ئەو چالاکە مەدەنیە ساز کرد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەلا هەموو سەوی بۆ لەقی هەفتی دادسرای گشتی و انقلابی ساری بانکێشکراوە. گیانبەختکردنی سوختبەرێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە چابەهار. ڕۆژی هەینی 9 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی ڕۆژیم لە جادەی چابەهار بۆ ئێرانشار ئۆتۆمۆبیلی سوختبەرێکیاندایە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی هێرشەدا سوختبەرێک بە ناوی مرتەزا ئەحمەدی تەمەن 25 ساڵ گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ کاتژمێر 9:30 خولەکی شەوی هەینی هێزەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەریان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی هێرشەدا ئۆتۆمۆبیلەکە وەرگەڕاوە و شۆفێرەکەی بە ناوی مرتەزا ئەحمەدی بەهۆی بەرکەوتنی فیشە گیانی لەدەستاوە. خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئەڵمان، ئۆتریش و سوید. ڕۆژی شەممە 10 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی هانوفێر، فرانکفۆرت، ویەن و گۆتێنبرگ بە پێی ڕەواڵی شەممەی هەر هەفتە دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی خۆپێشاندانیان کرد. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و بەندکراوانی بێبەش لە دەرمان دژ بە بەرپرسانی ڕژیم دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارێ پەخشان عەزیزی، وریشە مورادی، شەریفە محەممەدی، ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و دەستڕاگەیشتنی مریەم ئەکبەری منفەرێد، مەرزیە فارسی، ئازار کوربەندی و زەینەب جەلالیان بە دەرمان بوون. ئێرانیانی ئازادیخواز هەروەها پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆندەران ڕاگەیاند و خوازیاری پاڵپشتی هەموو ئێرانیانی دەرەوەی وڵات لە مانگرتنی کامیۆندەران بوون. دووە هەواڵ کۆمەڵکوژی خەڵکی بێتاوانی غەزە لەلایەن ئیسرائیل. بەیانی یەکشەممە 11 جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل لە کاتی دابەشکردنی یارمەتی مرۆیی هێرشی کردە سەر ئاوارەکانی غەزە و بەدەیان کەسی کوشت و بریندار کرد. بە وتەی مێدیاکانی فەلەستین کاتێک خەڵکی برسی و ئاوارەی غەزە بەرەو شوێنی دابەشکردنی یارمەتە مرۆیەکان ڕۆیشتون، هێزەکانی ئەرتەشی ئیسرائیل دەستڕێژی گولەیان لێکردون و لە ئەنجامی ئەو هێرشە وەحشیانەیەدا بەلانی کەم 30 کەس گیانیان لەدەستاوە و 120 فەلەستینی بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکان تار پێشکەشکە هەشاد وەستە.